کێشەی ئێستا کە ئێمە چوینە بەغدۆ کێشەکە لەوەدایە بەغدۆ پارەی نییە مفلسە هیچ پارەیەک لە ئەوەی عێراقدا نییە. زیاتر لە ساڵ و نیوێک بەسەر ئەم قسەی سەرۆکی حکوومەت هێرێمدا تێپەڕی، بەڵام لەو کاتەوە تا ئێستا عێراق نەک نەیهێشتووە موچەی فەرمانبەرانی دوا بکەوێت، بەڵکو ئێستاش سولفەی 10 ملیۆن دیناری دەدات بە فەرمانبەرەکانی. ئەمە هەرێمی کوردستانە. ئەم فەرمانبەرانە کە بەم شێوەیە گرت بوونەتەوە و ناڕەزایەتی دەردەبڕن داوای وەرگرتنی سلفە ناکەن، بەڵکو بۆ پێدانی نیوەی موچەکانیانە لە وادەی خۆیدا. ئێستا کە مانگی نۆیە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی مانگی 7یان وەرگرتووە کە سوکاری شەیدان وەلفاکراوان و کەمەندامان و خانەنشینانیش هێشتا دیار نییە کەی موچەکانیان وەردەگرن. وەرزی نوێی خوێندنی ئەم ساڵیش بڕیارە 27 ئەم مانگە دەست پێ بکات. لە ئێستاشەوە مامۆستایان هەڕەشەی بایکۆتکردنی ساڵی نوێی خوێندن دەکەن. بە پێی ئەم نووسراوە وەزارەتی دارایی عێراق بڕیاریدا بڕی 10 ملیۆن دینار وەک سلفە بدات بە فەرمانبەرانی ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق. وەک لە نووسراوەکەدا هاتووە فەرمانبەران دەتوانن لە ڕێی فۆرمێکی تایبەتەوە بە شێوەی ئەلیکترۆنی داواکاری بۆ وەرگرتنی سلفەکە پێشکەش بکەن. ئێرە هەرێمی کوردستانە. داواکاری هاوڵاتیان و فەرمانبەران و دەرچوانی زانکۆ پێدانی سلفەی هاوسەرگیری و سلفەی خانوبەرە و بیمەی بێکاری نییە، بەڵکو تەنها داواکاریان پێدانی نیو موچەی مانگانەکەیانە. هەوڵی ئێمە ئەوەیە ئێمە بتوانین بەڕاستی تەخیر لە موچە نەبێ بە کوردیەکەی ئەم بابەتە نەبێتە خەبەر هەموو ڕۆژێ های موچە هات های مژدە موچە هات ئێمە دەبێت لەم مەسەلە کۆتایی ببن. زیاتر لە ساڵێک بەسەر ئەم لێدوانەشیدا تێپەڕی. ئەوەی گۆڕاوە لە دۆخەکە تەنها هەواڵی بەپەلەکانە کە جاران بۆ موچەیەکی تەواو بوو، ئێستا بۆ نیو موچەیە و بۆ هەندێک لە فەرمانبەرانیش کەمتر لە نیوە. هونەر ئەحسان، NRT.